ڕۆژ لە دوای ڕۆژ گەنج و تاکی کورد ئینتیما و خۆشەویستی بۆ نیشتیمان کاڵتر دەبێتەوە. ئەوەش بە وتەی گەنجان دەسەڵات و حکومڕانی کوردی لێ بەرپرسیارە و ژیانێکی شایستەی فراهم نەهێناوە تا گەنجان و چین و توێژەکانی دیکە بێ جیاوازی وڵات و نیشتیمانەکەی خۆیان خۆش بوێت. بەهۆی کۆمەڵێک هۆکار و وەسیلەوە کە ئەوە کاتە توانای گەنج نەمێنێت وا کاتە کە ئەو گەنجە ئەو توانای هەیە ئەیکوژن. هۆکاری زۆرە حتمما بووە مەیەکە لەوانە وڵات کە بۆ نمونە نایە بەدەم داواکاری گەنجەوە و سەرکردە و سیاسەکان لایەک لە گەنج ناکەنەوە. سێرەکەی گەنج بێکارە، تەماشاکەی گەنج هیچ وەسیلێکی خۆشی نییە. کاتێک مێشک و مەشغوڵ بوو توانای داهێن لە توانای داهێنانەکەوێت کە خۆپیشاندانێکە کرێ کە شتێکە کرێ ڕاستە ڕاست یەکەم شوێنکە با بڵێن ئەچن ئەیسووتێن ئەچن تێکیێن ئەو شوێنان کە بنکە حکومیەکانە ئەو شوێنانە فەرمانکە حکومیەکانە کە خزمەت بە خەڵکی ئەەکەن لە ڕاستیە بەڵام سێرەکەی بۆ چونکە ئینتیماکەی نەماوە ڕاستە ڕاست یەکەم شوێن ئەبێتە ئامانجی ئەو شوێنی کە بۆن ئەوەی بسووتێنە بەرەوە سەری خۆی هەڵەگرێ ئەگەر هیچ شوێنێکی دەست نەکەوێت ناچەریە ئەوەیە خۆی کوژێ یا ئەوەیە خۆیان بەناو دەریای ئیجیا ئەوەیە چێتە ئەوروپا و ئەگەر دوای تەمەنێک ئەگەر ساڵ بگەڕێتەوە یاخود نەگەڕێتەوە. پەراوێزخستن و ئاوڕنەدانەوە لە میلەت لەلایەن حکومڕانانی هەرێمی کوردستانەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا وای لە گەنجان و هاوڵاتیانی شەقام کردووە تەنانەت نەک بارەگا حیزبیەکان هێرش بکەنە سەر فەرمانگە و شوێنە گشتیەکانیش. هاوڵاتیانیش باشترین بژاردەی بەردەستیان بەجێهێشتنی کوردستانە. بە بڕوای ئەوان ئەوەش دەسەڵاتی کوردی کە یەکێتی و پارتی دەیبەن بەڕێوە بە بەرپرسیار دەزانن. سەرەکی ترین هۆکار کە ئەبێتە هۆی ناومێتکردنی ئەم گەنجانە ئەو جیاوازیە لە نێوان مناڵە بەرپرسەکانی حکومەتی هەرێم و بەرپرسە حیزبی و دەسەڵاتدارەکان لەگەڵ ئەو گەنجە ئاسایانی کە ڕۆژانە ژیان بەڕێەکەن چ لە ڕووی خوێندنەوە چ لە ڕووی بژێوی ژیانەوە کە گۆڕانکاریەکی یەجگار زۆر لە نێوان ئەم دوو چینا هەیە کە توانین بڵێن بە دوو چینی جیاوازە و بەڵام هەر گەنجیشان ناوناوە. ساڵانە هەزاران خوێندکار قۆناغی زانکۆ تەواو دەکات و بێکار لە ماڵەوەدا دەنیشێت بێ ئەوەی حکوومەت پلانی دامەزراندنی هەبێت. وێڕای نەبوونیەلی کار و خزمەتگوزاری و ژیانی خراپی گەنجان جیاواز لە مناڵی بەرپرسەکان کە ئەوە گەنجانی زیاتر تووڕە کردووە و زۆر جاربێ گوێدانە خۆشویستنی نیشتیمان و وڵاتەکەیان بەرە وڵاتانی ئەوروپا کۆچ دەکەن و بەجێ دێڵن. بەشێکیان بێسۆراغ دەبێننەوە و هەندێکیان دەبنە خۆراکی ماسیەکان. ئەوەش تەنیا لە پێناو هەڵبژاردننی ژیانێکی ئاسوودە و باشتردا. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.